دزەکردنی پرسیاری تاقیکردنەوەکانی پۆلیسەی ناوەندی لە عێراق کاردانەوەی گەورەی بە دوای خۆی داهێناوە و داوا دەکرێت لێکۆڵینەوەی خێرا بکرێتەوە و کەسانە سزا بدرێن کە لە پشت ئاشکراکردنی پرسیارەکانن. ئەمە جگەلەوەی بووە هۆی دواخستنی تاقیکردنەوەکان بۆ کاتێکی نادیار. سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق فەرمانی کردووە بە دروستکردنی لیژنەیەک بۆ گرتنەبەری ڕێکاری لێکۆڵینەوەی تایبەت بە دزەکردنی پرسیاری تاقیکردنەوەکان. هەروەها کازمی پەیمانی داوە سزای هەموو ئەو کەس و لایەنانە بدات کە تێوە گلاون لەو کارەدا. ئەو کات حاکم زاملی جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق لیژنەی پەروەردەی لە پەرلەمان ڕاستپارت کۆبوونەوەی بەپەلە لەگەڵ وەزیری پەروەردە و لیژنەی هەمیشەیی تاقیکردنەوەکان و لایەنی پەیوەندیدار بکەن بۆ ئاشکراکردن و هۆکاری دووبارە نەبوونەوەی دزەکردنی پرسیاری تاقیکردنەوەکان. دوایەوەی ڕۆژی پێنجشەمە پرسیارەکانی پۆلیسەی ناوەندی لە تۆڕەکانی کۆمەڵایەتی بڵاوکرایەوە بۆ هۆیشەوە وەزارەتی پەروەردە بڕیاریدا تاقیکردنەوەکە بۆ کاتێکی نادیار دوا بخرێت. زاملی سەرۆکایەتی کۆبوونەوەیەکی لیژنەی پەروەردەی کرد و داوای کرد دەست بەجێ لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک بهێنرێت لە لیژنەی پەروەردە و دەستپاکی و لایەنی پەیوەندیدار بۆ ئاشکراکردنی ئەو لایەنانەی لە پشت دزەکردنی پرسیاری وانەی بیرکاریەوە بوون. داواشی کردووە تێوەگلاوان ڕوبەڕووی خولستنین سزا بکرێنەوە لە پێناو گرنتی دووبارە نەبوونەوەی ئەم ڕووداوە مەترسیدارە لە داهاتوودا. بەتایبەت لە ئاسیاترین کەردا کارکی دروستکردنەوەیەکی نوێیە کارکی بنیادنانی نیشتیمانیان لەسەر شانە. جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان ئاماژەی بەوە کردووە کە هەندێک لایەن هەندەیانەوێت پەروەردە لەکەدار بکەن و دام و دەستگاکانی فێرکردن لە وڵات لەناوبەرن. لەلایەکی دیکەوە هادی سەلامی ئەندامی لیژنەی دەستپاکی پێی وایە دزەکردنی پرسیارەکان بەهۆی هەڵەوکەم و کورتیەکانی عەلی دلێمی وەزیری پەروەردەوە بوو و پێویستە دەست لە کار بکێشێتەوە. سەلامی داواشی کردووە لێکۆڵینەوەیکی خێرا ئەنجام بدرێت و لیژنەیەک باڵدانەوەی نهێنیەکان هەستن چونکە دزەکردنی پرسیارەکان بێبەرامبەر نەبووە بەڵکو بەرتیل و پاڵنەری گەندەڵی لە پشتەوەیە. بە هەمان شێوە فراکسیۆنی سەدریەکان لە پەرلەمانی عێراق لەسەر ڕووداوەکە ڕاگەیەنراوێکیان بڵاو کردوێتەوە. مەها دووری پەرلەمانتاری سەدری لە ڕاگەیەنراوێکدا وتی سەدریەکان داوای هەڵوێستە لەسەرکردن لەو ڕووداوە دەکەن و داوای پێکێنانی لیژنەیەک بۆ دۆزینەوەی تاوانبارانی ڕاستەقینە و سزادانیان دەکەن. هاوکات ژمارەیەک لە پەرلەمانتارانی دیکە دژی بڵاوکردنەوەی پرسیاری تاقیکردنەوەکان ڕاگەیەنراویان بڵاو کردوێتەوە و جەخت لەوە دەکەنەوە کە دەستێکی گەندەڵ لە پشتیەوە هەیە و پێویستە ڕوبەڕووی سزا بکرێتەوە. بە هەمان شێوە بڵاوبوونەوەی پرسیارەکان کاردانەوەی بەرفراوانی جەماوەری و کەسایەتیەکانی لێکەوتوێتەوە و لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەگشتی داوا کراوە وەزیری پەروەردە داوای لێبوردن بکات و هەروەها دەستیش لە کار بکێشێتەوە لە پێناو پارێزگاریکردن لە قورسایی کەرتی پەروەردە.